میهماندارانی خۆشەویست، جوانگوێگرتن لە ئیسلامدا بەشی یەکەممان باس کرد. بە کورتی لە خزمەتی جەنابتانە خۆی پەروەردگار ئایەتی زۆرە لەم بابەتە. ئەو بابەتەش کە پەروەردگار ئایەتێکی تر وەردەگری ئەفەرمێ ئەم تەحسەبون ئەن ئەکثەرهم یەسمعون ئەو یعقلون، ئایا ئێوە وا دەزانن خەڵکانێکی زۆر گوێ دەگرن و ئایا ڕۆژ دەکەنەوە لێی؟ بەڵام خۆی پەروەردگارە فەرمێ لە هاوتایدا گوێیان لێیە و بەڵام فکر و هۆشی لێ ناکەنەوە. چونکە ئینسانی موسڵمان، ئینسانی بڕوادار هەموو شتێک کاتێ تۆ کەسێک قسەت بۆ دەکات تێگەیشتی گەی ئەوە تەکیدی لێ بێ نیوەی جوابەکەت وەرگردووە بۆ خۆت. واتە تێگەیشتن گرنگە. یەکێ لەو کەسانەی کە حەکیمە و کە زانایە دەڵێت سرم سوور دەمێنێت خەڵکانێک ئەبینی چەنەها سیمێنار، چەنەها دەوران دەکەنەوە ئەبینین بۆی فێر بن چۆن بە جوانی قسە بکەن. بەڵام کەسێ نابینی بچێت چەند دەورێ بکە بۆی بزان چۆن جوان گوێ بگرێت مقابلیەوە. ئەمە هەمومان حەز دەکەین بە جوانی قسە بکەین. کاتێک قسە دەکەین حەز دەکەین هەموو کەسێک تەماشای ئێمە بکە قسەکانمان ئەوەنە جوان بێ، ئەوەنە کاریگەری. بەڵام لە هەمان کاتە باید بەوە نادەین ئایا بە جوانی، بە چاکی، بە باشی گوێ بگرین، چۆن هەوڵەدەین بۆ جوانی قسەکردن، هەوڵدەین بۆ جوانی وەرگرتن لە هاوتای ئەوەدا. بۆ یەکێ لە حەکیمان وا دەڵێت ئەبێ ئینسانی موسڵمان و ئینسانی بڕوادار هەموو شتێک بە جوانی تێبگالێ و ئەمجا هەوڵدا باسی بکە و بەرامبەرەکەی تێبگەێنێ. یەکێ لەوانەی کە جوان وەرگری وەسیەتی حەسەنی بنی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ، کوڕی ئیمامی عەلی، ئەفەرمێ یا بونەی، ئەی کوڕە شیرینەکەم. تەماشاکە چی وەسیەتێ جوان و شیرینی پێ دەکات. ئەی کوڕە شیرینەکەم یا بونەی ئیذا جەلست العلماء فكن على أن تسمع أحرص منك على أن تقول. واتە کاتێ لە ناوی پیاوی زانا و دانا و حەکیم و ڕیشسپی دائەنیشی لە مەجلیسێکا کوڕە شیرینەکەم بە جوانی گوێ بگرە، بە جوانی قسەکان گەڵاڵەت بکە و وەری بگرێت. ئەمجا کاتێک قسەش ئەکەی بە جوانی قسە، کەواتە گوێخستنی وەرگرتنی خستە پێش ئەوەی قسە بکەیت. چونکە هەرچی کاتێ ئێمە ئەگەر هەموومان قسەمان کرد کەسمانش هیچمان وەرنەگرت، چاک بزانە هەر گەلێک، هەر قەومێ، هەر ملەتێ، هەر خەڵکێ وا بوو ئەوە سوودی نییە، بەس قسەیە و هیچی تیا نییە. ئەمڕۆ دەردی کوشندەی ئێمە ئەمڕۆ ئەمەیە ئیماندارە، هەموومان قسە دەکەین، هەموومان ئەڵێین، بەڵام ئایا چەندێکمان ئامادەیە وەربگرێت کە وەرشی ئەگرێت چەندێک جوان گوێی بێ، تەنانەت قسەکان چەندێک جوان بێ، قسەکان چەندێک شیرین بێ، قسەکان چەندێک ڕێک بێ، قسەکان چەندێک باش و چاک بێ، چونکە ئێمە هەموومان بڕیارمان داوە کە گوێ نەگرین ئەوە گوێ لێ ناگرین، ئەگەر جوان بێ، ئەگەر چاک بێ، ئەگەر باش بێ. وی بڕیارمان داوە هەموومان بڕیارمان داوە گوێ نەگرین، بەس بڕیارمان داوە قسە بکەین. هەر قسەکردنش هیچ عاقیبەتی نییە و هیچمانش دەست ناکەوێت. ئەگەر کۆمەڵێکمان هەڵنەستێ گوێ بگرێت ئەو قسە جوانە و شیرینانەی کە مەسلەحەتە بۆ خەڵک وەری بگرێ و جێبەجێ بکە و ئەبێتە ئافاقەیە. بەڵام ئەگەر وا نەبێت بەو خوایە هیچ ئیسفادەی نییە، هەر قسەکردنە وتی تیا نامێنێت. ئەفەرمێ ئەم حەسەنی بنی عەلی ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئەمجا ئەفەرمێ وتعلم حسن الاستماع كما تتعلم حسن الصمت. بجوانی، بچاکی، بباشی گوێ بگرە، چۆن بەجوانی، بەچاکی، بەباشی بێدەنگە بێت. کاتێ ئینسان بێدەنگە بێت یەکێ قسەی بۆ ئەکات چەندێک جوان بێدەنگە بێت، ئەڵێ ئاواش بێدەنگ بە بۆ وەرگرتن کە شتەکان بە جوانی و بەچاکی و بەباشی وەربگرێت. ولا تقع على أحد حديثا. ئەمجا قسەی کەس مەبڕە، قسەی کەسێک کە قسە ئەکات لە مەجلیسەکان مەیبڕە. ئەفەرمێ وئین کانە ئەگەر هذا حەدیث طەویلا، ئەگەر قسەکەیشی چەندێ درێژەی تیا هەوڵ مەدە قسەی ببڕە،
گوێ بگرە بۆ قسەکەی جوان با قسەکەی تەواو بێ کوڕە شیرینەکەم پاشان تۆ قسە ئەمە وەسیەتی یەکێ لەو ئیمامە بەڕێزەکانە بۆ کوڕەکەی ئەم وەسیەتە بەڕاستی بە ئاڵتون بنسرێتەوە باشە منەڵێ چکە جوان گوێگرتن و جوان ئەداکردن و هەردی ئەبێتە بەرهەمێکی جوان و شیرین ئیماندارانی خۆشەویست گوێگرتن لە ڕۆژی هەییدا ئیمانداران پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرميت گوێگرتنی جوان ئەبێتە هۆکاری لێخۆشبوون ئەوە گوێگرتن ئەبێتە مانای ئەوەی کە ڕەوشتی ئینسان ئاکاری مرۆڤ جوان دەکات دووەمیان ئەبێتە مایەی لێخۆشبوون ئیمانداران يحضر الجمعة 3 نفر ئەفەرمێ لە ڕۆژی جومعەدا 3 نەفەر ئامادە یان 3 بەش یان 3 کۆمەڵگا یان 3 تاقم ئیتر خۆ چۆن دایانەی لە زیهنی خۆتا داین ئەفەرمێ یەکەمیان رجل حضرها یەکەمیان ئەوەیە کە یەکەم کەسیان تاقمیان کە ئامادە ئەبێ ئەو کەسەیە کە ئامادە ئەبێ و چییە کە گوێ دەگرێت لەوەی کە لە ڕۆژی جومعەدا بۆی سوود و ئیسفادە بکات ورجل حضر فيها يدعو فهو رجل دعا الله عز وجل وإن أعطاه وإن شاء منع دومیان کەسێک دێت داوا دەکات یا خوای گەورە پێی دەدا یا خوای گەورە پێی نادا سێمیان فەرمێ ورجل حضرها بالإنصات والسكوت ئەمجا فەرمێت سێمیان ئەوەیە کە دێت دانیشە لە جومعەدا بە بێدەنگی و جوان گوێ دەگرێت و بەسەری خەڵکا دێ نابڕێت و ئازاری مسلمانان نادا فهي كفارة إلى الجمعة ما يليها سێمیان ئەوەیە کە ئەبێتە کەفارەت ئەو جومعە و جومعەکەی بە خەڵاسەی کەڵام بدەیت کۆمەڵێک خەڵک دێن بۆ جومعە و دەگەڕێنەوە هیچیان بۆ نامێنێت ئەوانەی کە دەمەتەقیەکەن ئەوەی کە گوێ ئەگری و بەس گوێگرتنەکەی هاتەدایە وەڕات و هیچ سوودی نییە دومیان ئەوەی کە تێ گوێ ئەگرێ بۆ جومعە ئەمما خوای گەورە لێ قبوڵەکە قبوڵ ناکە ئەمە دووەم تاقم لەم دوانە باشتر چێ کەسێک کە تێ بە بێدەنگی بە کپی دانیشێ گوێ جوان دەگرێت ئازاری مسلمانان نادا بەسەری مسلمانانە تێناپڕێ زوو دێت گوێ دەگرێت بە جوانی ئەوە ئەبێتە مایە ئەوەی ئەفەرمێ کەفارەتی ئەم جومعە بۆ جومعەکەی تر خوای گەورە چیە لێی خۆش دەبێت کەواتە ئەمەم حەدیسە بۆچی من هێناوە ئیماندار بۆ کۆلکردنی خەڵک نا مەبەستەکەی من گوێگرتنەکەی لە جوانی مانای ئەوە نییە لە جومعە لە هەموو شتێکە بە جوانی چکە بۆ ئێمڕۆ زۆر پێویستمان هەیە شت بە جوانی تێبگەین بە جوانی گوێ بگریت کە گوێت گر تێگەیت خەڵکی وایە لە هیچ نازانێت شتێک بەڵەجار خۆی هەڵە قورتێنێ ناو شتێک لی نازانێت تێنەگەیشتووە لێ قسەشی تیان قسەش ئەکا قسەیەک شەکە ئەسڵی شەکە شوانی بەڵکو ئەوە خراپە ئەوە باش نێ ئیماندارە مسلمانە خۆشەویستەکە ئەبێت وریابێت ابن قيم رضا رحمة إخوائي لبيد تفسيري أو آياتها وكم أهلكنا قبلهم من قرن هم أشد منهم بطشا فنقبوا في البلاد هل من محيص إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد أنبياء وبرزاء ابن قيم أما آياتنا تفسيري دايكات السيبة شو إيمان دارك باسي دلعكا وباسي يوبرتنكا لم آياتك خوای پەروەردگار لە تەفسیری ئاەتەکە باسی گەلان و قەومانی ترمان بۆکە بۆی بێتە پەند بۆیە ئەڵێ ئایا نەبووەتە پەند بۆتان بۆی فکرێ بکەنەوە دەرس و عیبرەت وەرگن لەوان هەم لە قسەکردنیان هەم لە گوێگرتنی بە تایبەتی گوێگرتنی جوان خەڵک ئەکاتە سێ پۆڵێ یەکەمیان ئەوەیە فەرمێ کەسانێکان خاوەنی دڵی مردوون ئەم ئاەتەیش تەفسیریان تیان ناکا و ئاەتەکانی قورئانیش هیچی تەسیری کردن خەڵکمانیە دڵی مردووە هەموو قورئانی بۆ خوێنەرەوە نەک یەکجار هەزار جار بۆ بخوێنەوە هیچ تەسیری کرد ئەو مرۆڤە بەس جەستەی زیندووە دڵی مردووە زۆر ماڵەیە لەم بابەتە دڵ مردوو
ئەمە یەکەمیان ئاڵێم ئاەتە بیخوێنیتەوە بەسەر ئەو کەسانی کە دڵیان مردووە چۆن نەزانین دڵی مردووە هەر کەسێک بە ئاکار بە ڕەوشت قورئان تەئسیری نەکرد لە ئاکار و ڕەوشتی ڕۆژانەی ئەو دڵی مردووە باشە و ڕۆژ قورئان خوێن چکە قورئان ئەبێ ڕەنگداتەوە قورئان ئەبێ ڕەنگداتەوە لە کار و کرداری من و تۆ ئەگە ئەو قورئانە ڕەنگی نەداوە لە کار و کرداری من و تۆ ئێوە بیخوێنین ئێمە مردووین بەس جەستەی و دەم ئەجوورێ و قورئانە خوێنێ و پاڵ وەک کردار دڵ مردووە چونکە ئەبێ ئەم کەسە نەبین ئەم کەسە دۆخرا دووەمیان ئیماندارە ئەفەرمێ کەسانێکن خاوەنی دڵی زندوون دڵیان زندوون بەڵام زۆر مبەڕر و زۆر عوزر دێنەوە بۆ ئیشکردن بە قورئان زۆر عوزر دێنەوە بۆ ئیشکردن بە قورئان یان مەشغوڵکردنی خۆیان دەربارەی بۆ ئاەتانە عوزر دێنەوە و گوێی پێ نادەن ئەمانش دەرەجەی دووەمن خراپن ئەمانش چکە ئەگەر وا بیخوا پەناماندا ئەمش خراپ ئەمجا ئەفەرمێ سێهەمیان کەسانێکن خاوەن دڵی زندوون بەڵام چی زندوویەک هەرچی ئاەتەکان دەخوێندرێ لە هەر کوێدا یەکسەر تەسلیمی دەبن و ئاکارشی پێ دەکەن ڕەوشتیشی پێ دەکەن و لە هەمان کاتیشدا ملکەش دەبن بۆی و تەسلیمیش دەبن ئەمانە لەو دوانەکەی کرد باشترە و چاکرە خی ڕەحمان لێ بکە عاقبەتکەرمان بکە لەشمان ساز بکە یا ئەڵڵا لێ تەپاڕێنەوەمان کەیتە کەسێک کە لە شتە جوانەکان بە جوانی تێبگەین خراپەکانش بە جوانی تێبگەین بۆ ئەوەی خراپە و چاکە لە یەک جیا بکەینەوە ئامین ئامین والحەمدولله رب العالمین